فرمودي سيزدهم لاپەڕە 68 عن الأسود بن سريع رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: 4 يوم القيامة: رجل أسم لا يسمع شيئا، ورجل أحمق، ورجل هرم، ورجل مات في فترة. فأما الأصم فيقول: ربي لقد جاء الإسلام وما أسمع شيئا. وأما الأحمق فيقول: ربي لقد جاء الإسلام والصبيان يحذفني بالبعر. وأما الهرم فيقول: ربي لقد جاء الإسلام وما أعقل شيئا. وأما الذي مات في الفترة فيقول: ربي ما أتاني لك رسول، فيأخذ مواثقهم ليطيعنه، فيرسل إليهم أن ادخلوا النار. قال: فوالذي نفس محمد بيده لو دخلوها لكانت عليهم بردا وسلاما. حديث صحيح أخرجه أحمد وابن حبان. واتە لا ئەسوەدی کوڕی سەریعەوە دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: 4 کەس یان 4 تاقم هەن لە ڕۆژی قیامەتدا بۆ ڕزگاربوونیان لە سزای قیامەت هەر یەکەیان بەهانەیەک باز دەکات. یەکێکیان پیاوێکی کەڕە، دووهەمیان پیاوێکی بێعەقڵە و سێهەمیان پیاوێکی زۆر بەتەمەنی عەقڵ مناڵ بووە و چوارەمیان پیاوێکە کە پێغەمبەری بۆ نەهات بێ. کەڕەکە دەڵێ: ئەی پەروەردگارم، کاتی ئیسلام هات من هیچم نەدەبیست تا دوای کەوم. ئەحمەقەکە دەڵێ: ئەی پەروەردگارم، کاتێکە ئیسلام هات من منداڵان پشکەڵیان بۆ فڕە ئەدام، ئەوەندە نەزان و بێعەقڵ بووم، ئیتر چۆن چاک و خراپم لێ جیا بکرایەتەوە، پەیڕەوی ئاینم بکردایە. وە کابرای پیریش دەڵێ: ئەی پەروەردگارم، بەڕاستی کاتی ئاینی ئیسلام هات من ئەوەندە پیر بووبووم چاک و خراپم لێکجیانە دەکردەوە، ئیتر چۆن ئیسلامم بناسیبە. و کابرای زمانی نەبوونی پێغەمبەریش صلى الله عليه وسلم دەڵێ: ئەی پەروەردگارم، پێغەمبەرێکی تۆ نەهاتە لام و باسی ئاینم بۆ بکات. واتە ئەمانە لە نەناچینی ئیسلامدا خۆیان بە تاوانبار نازانن. بەڵێ ڕاستە، ئەمانە لەم بارەوە بێتاوانن بە گوێرەی ئاەتی 286 سوورەتی ئەلبەقەرە کە دەفەرمێت: لا يكلف الله نفسا إلا وسعها. واتە تەکلیف لەسەر هیچ کەسێک ناکرێت مەگەر بە ئەندازەی توانای خۆی. و ئاەتی 15 سوورەتی ئەلئیسرا کە دەفەرمێت: وما كنا معذبين حتى نبعث رسولا. واتە و ئێمە سزا نادەین هەتا پێغەمبەری ڕەوانە نەکەین. بەڵام ئایا کاری ئەمانە ئیتر تەواوە و تاقی ناکرێنەوە؟ نەخێر، خوا جەلە جەلالوه ئێمەی دروست کردووە بۆ تاقیکردنەوە. جا ئەگەر لەم دنیادا عەقڵمان هەبووە و پێغەمبەرمان بۆ هاتبێ، ئیتر هەژمارەکەمان بە گوێرەی پێڕەویمانە لە بەرنامەی خوددا، کە ئەمەش بەشێکی هەرە زۆری ئینسان دەگرێتەوە. بەڵام بەشێکی تری کەمی هەیە لەبەر هەر هۆیەک کە خوا خۆی دەزانێت، وەکو ئەو 4 کەسەی سەرەوە دەبن و تاقیکردنەوەیان دەکەوێتە قیامەت. وەکو لەم فەرموودەدا دەفەرموێت: لە پاش ئەم قسانە خوا پەیمانیان لێوەردەگرێت کە پەیڕەوی بکەن. دیارە ئەوانیش بەڵێن دەدەن، ئینجا خوا مەئموری خۆی دەنێرێتە لایەن و ئاگرێکی بەتینیان پیشان دەدات و دەڵێ: خوا بڕیاری داوە کە بچنە ئەو ئاگرەوە. واتە بەم شێوەیە تاقی دەکرێنەوە. جا هەر کامیان سەرپێچیان کرد دەخرێنە ناو ئاگری جەهەنەمەوە و هەر کامیشیان خۆیان فڕەدا ناو ئاگرەکە، ئەوە ئەو ئاگرە زۆر فێنک و بێزیان دەبێت بۆیان. وەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت: سوێن بەو کەسەی کە گیانی محەممەدی بەدەستە. ئەگەر بچنە ناویەوە ئەو ئاگرە زۆر فێنک و بێزیان دەبێت بۆیان. لەو دەخەلوها لەکانەت عەلەیهم بەردە وسەلامە. جا لەم فەرموودە پیرۆزەوە ئەم خاڵانەی خوارەوە وەردەگیرێت. یەکەم، لە ڕۆژی قیامەت ماوە دەدرێت بە هەموو کەس لە خۆی دیفاع بکات و خوای گەورە گوێ لە قسەکانیان دەگرێت و هەر کەس هەر جۆرە بەهانەیەکی هەبێت
بە بەڵگەی ڕوون وەرام دەدرێتەوە، هەروەکو لە ئاەتی 21 و 22 سوڕەی فوسیلەتدا دەفەرموێت: وقالوا لجلودهم لم شهدتم علينا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء وهو خلقكم أول مرة وإليه ترجعون وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم ولا جلودكم ولكن ظننتم أن الله لا يعلم كثيرا مما تعملون. واتا ئەو کاتەی لە ئاگر نزیکرانەوە، ئەو کاتە شایەتی دەدات لەسەریان، گوێەکانیان و چاوەکانیان و پێستەکانیان بەو شتانی کە لە دنیادا کردویانە. اینجا زمانیان ڕوو بە گوێ و چاو و پێستەکانیان دەکات و دەڵێت: بۆچی شایەتیتان لەسەرداین؟ دەڵێن: ئێمەی هێنا قسە ئەو خوایی کە هەمووشت دێرێتە قسە و هەر ئەو ئێوەی ئەوەڵ جار دروست کردووە و بۆ لای ئەو دەگەڕێنەوە. دووەم، ئەو کەسانی کە گوێ و عەقڵیان هەبێت و پێغەمبەریان بۆ هاتبێت و پەیڕەوی ئاینیان نەکرد بێت، بێگومان ئاگری جەهەنەم جێگایانە و هەموو کەسێکیش تاقی دەکرێتەوە لە گەورە و بچووک و ژیر و شێت و ساڵۆحە. بەڵام ئەم تاقیکردنەوە هەمووی هەر لە دنیادا نابێت. تاقیکردنەوەی دنیا بۆ ئەو کەسانەیە کە باڵغ و عاقڵ بن، بەڵام بۆ منداڵ و شێت و ئەحمەق و ساڵۆحە بەم شێوەیەی خوارەوەیە. یەکەم، منداڵی مسلمان بەڕەئی زۆربەی هەرە زۆری زانایان بەهەشتین و ئەو فەرمودانەی کەوای دەگەێنن کە معلوم نییە وەکو فەرمودەی عائیشە ڕەزای پەروەردگاری لەسەر بێت، یان بە مەنسوخ دانراوە، یان دەڵێن بە ئیجتیهادی پێغەمبەر بووە، لە پاشدا بۆی ڕوون کراوەتەوە کە هەمویان بەهەشتین. بە منداڵی مشریکین ڕاستترین ڕەئی ئەوەیە کە خوا دەزانێت ئایندەیان کوێ دەبێت، هەرچەند ڕیوایەتێکی ڕاست وای لێوەردەگیرێت کە ئەوانیش وەکو منداڵی مسلمان دەچنە بەهەشتەوە. من ئەم ڕەئیم بەلاوان نزیکترە و هەر خوایش زانایە، والله ئەعلەم. جیم، کەڕ و پەرتوت ئەلخەڕافە و ئەحمەق و ساڵۆحە تاقی دەکرێنەوە وەکو لەم فەرمودە قودسیەدا هاتووە. سێیەم، نابێ وا بزاندرێت کە پێویستە خوا بە گوێرەی بەرژەوەندی خەڵک دەبێ دەست بە تاقیکردنەوە بکات، چونکە ئەوەتە لە سەرای مەحشەردا، چونکە ناو ئاگری کردووە بە مەرجی باوەڕ و ڕاستیان. ئەمەش دەمکوتێکی دری ئەو کەسانەیە کە لە دەقی قورئان و فەرمودە لا دەدەن بەناو بەرژەوەندی ئاینەوە. لە ڕاستیدا بەرژەوەندی ئاین نییە، بەڵکو دژایەتی ئاینە، چونکە هیچ کەس لە خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم دانا و ئاگادارتر نییە. بەرژەوەندی ئاین وا لە بەگوێکردنیدایە، ئەجینا دژایەتی زەقی دوو سیفەتی خوایە کە عەلیم و حەکیم، زانایی و داناییە. فرمودەی چواردەهەم لاپەڕە حەفتا و سێ عن أبي سعيد الخدري رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: افتخرت النار فقالت: يدخلني الجبارون والمتكبرون والملك والأشراف. وقالت الجنة: يدخلني الفقراء والضعفاء والمساكن. فقال للنار: أنت عذابي أصيب بك من أشاء. وقال للجنة: أنت رحمتي وسعت كل شيء ولكل واحدة منكما ملؤها. فأما النار فيلقى فيها وهي تقول: هل من مزيد؟ حتى يأتيها الله فيضع قدمه عليها فتزوي فتقول: قدي قدي. وأما الجنة فيلقى فيها ما شاء الله فينشئ الله لها ما يشاء. حديث صحيح لغيره. واتا لا أبو سعيد خدريوا دجرنوا كدله براستي پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمويتي: ئاگری جەهەنەم و بەهەشت خۆیان هەڵکێشا بەسەر یەکتردا و ئەگەروتی ملهوڕان و خۆبەزلزانان و پادشایان و پیاو ماقۆڵان دێنە ناوم و
بەهەشتی ژوتی هەژاران و لاوازان و کەم دەرامەدان دێنە ناوم. اینجا خوا بە ئاگری فەرموو تۆ سزای منی، دووچاری تۆی ئەکەم هەر کەسێک ئارەزوم لێبێ. با بەهەشتیشی فەرموو تۆ سۆز و بەزەیی منی و هەموو شتێک دەگرێتەوە، هەردووتان پڕ دەکرێن. جا ئاگەر خەڵکی تێدەخرێت و دەڵێ ئایا هیتر هەیە؟ واتە ئەو جەهەنەمەی خوددا پڕ نابێت تا خوای گەورە پێی نەخاتە سەری. اینجا دێتەوە یەک و دەڵێ بەسمە بەسمە، و بەهەشتیش تا خوا ئارەزووی لێیە خەڵکی تێدەخرێت هێشتا هەر پڕ نابێت. جا خودای گەورە خەڵکێکی تر بۆ جێگا خاڵیەکەی بەهەشت دروست دەکات. ئەوەی لەم فەرموودەوە وەردەگیرێت ئەمانەی خوارەوەن. یەکەم، هەموو دروستکراوێکی خوا توانای گفتوگۆی هەیە و ئەتوانن یەکتر تێبگێنن. قالەتی الجەنە قالەتی النار. دووەم، زۆربەی هەرە زۆری جەهەنەمیان ملهوڕان و خۆبەزلزانان و پادشایان و پیاوماقوڵانی دنیان، چونکە ئەمانە بەهۆی ئەو وەسفانەیانەوە زیاتر لە خۆبایی بوون، تاوان و ستەم و دەستدرێژیان کردووەتە سەر مافی خەڵک. سێەم، زۆربەی هەرە زۆری بەهەشتیان کەم دەستان و چەوسێنراوان و هەژارانن، چونکە بەهۆی ئەو وەسفانەوە لە دنیادا ژیانێکی زۆر سەخت دەبنە سەر و خودایش خاوەنی سۆز و بەزەیەکی ئەجگار فراوانە. بەڵام پێویستە ئەوەش بزانین باوەڕبوون مەرجی چوونە بەهەشتە. جا هەر کەس بێ باوەڕ بێ هەر چۆن ببێ ناچێتە بەهەشتەوە، وەکو لە فەرمودەی ڕاستی پێغەمبەری ئازیزماندا صلى الله عليه وسلم هاتووە کە دەفەرمێت من مات وهو يدعو من دون الله ندا دخل النار. واتە هەر کەسێ بمرێت و غەیری خوای پەرست بێ دەچێتە ناو ئاگری جەهەنەمەوە. چارەم، ئاگر سزای خوایە و کەس بۆی نییە سزای کەس بە ئاگر بدات، وەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت إن النار لا يعذب بها إلا الله. پێنجەم، فراوانی بەهەشت و جەهەنەم بە شێوەیەکە کە هەموو خراپان ئەخرێنە جەهەنەمەوە هێشتا جەهەنەم پڕ نابێت. تێبینی دانی هەر کافرێک لە ناو جەهەنەمدا بە ئەندازەی چیای ئوحود دەبێ و قایمی پێستی 40 هەتا 70 مەترە و زیاتریش وتراوە. جا تەماشای کەل لە سەرێک بکە کە 32 دانی هەیە و پێستەکەی ئەوەندە مەترە ئەسوور بێت. بزانە چەند جێگا داگیر دەکات. بەهەشتیانیش هەر یەکێکیان 60 مەتر باڵا لە 7 مەتردایە و لای خواروی خەڵکی بەهەشت بە ئەندازەی 4 بەرامبەر پاشایەکی دنیا ئەرزی دەدرێتێ. لەگەڵ ئەمانەیشدا هیچ کامیان پڕ نابنەوە تا خوا جەهەنەم دێنێتەوە یەک و بۆ بەهەشتیش خەڵکێکی تر دروست دەکات. بەهەشتیەکان دەچنە بەهەشتەوە بەبێ ڕیش و تووک و سمین و قژلول و چاو بەکلن و کوڕانی تەمەن 33 ساڵین و لەسەر شێوەی ئادەمن کە 60 باڵ باڵایان بەرزە و قەبارەیان 7 باڵا. شەشەم، لەبارەی وەسفی خواوە دروستە بڵێ خوا پێی هەیە، بەڵام چۆنیەتەکەی پێی خوا نازانرێت و ئێمە بەو شێوە کە هاتووە باوەڕمان پێ هەیە. هەرچەندە وشەی قەدەم چەند مانای تری کراوە، بەڵام من ئەو مانایە لە بواری بیر و باوەڕدا بە چاکتر دەزانم. والله ئەعلەم. قەدەم سیفەتێکی ذاتی خوایە و هەروە کە خۆی پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم فەرموویانە باوەڕمان پێی هەیە، بەڵام چۆنیەتەکەی نازانین. هەفتەم، پاداشتی خوا نەبەسراوە بە کردداری مرۆڤەوە، بەڵکو خوا بە ئارەزووی خۆیەتی و دەتوانێت کەسانێک کە هیچیان نەکرد بێ پاداشتی گەوریان پێبدات، وەکو بەخشینی بەهەشت بە منداڵ و شێت. هەشتم، دوای چوونە بەهەشتی بەهەشتیان خدا دیسان خەڵک دروست دەکات بۆ بەهەشت. فينشئ الله لها ما يشاء. فرمودي 15 لبرة 77. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم ألا أدلك على كلمة من تحت العرش من كنز من كنوز الجنة تقول لا حول ولا قوة إلا بالله فيقول الله عز وجل أسلم عبدي واستسلم. حديث صحيح، الحاكم في المستدرك. واتا
لا أبو هريرة دجرنوا كوتي پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمووی ئایا فێرت نەکەم یان فەرمووی ئایا ڕێنماییت نەکەم بۆ وشەیەک کە لە ژێر عەرشی خوادایە و خەزێنەیەکە لە خەزێنەکانی بەهەشت ئەوە تا کە بڵێی لا حول ولا قوة إلا بالله واتە هیچ گۆڕەنەرێک و هیچ هێزێک نییە بێجگەل لە دەسەڵات و هێزی خوددا جا خوددا دەفەرمێت ئەسلەمە عەبدی وەستەسلەم بەندەی من خۆی بەدەستەوە داوە و داوای ئاسایشی لە من کردووە جا کەسێ خۆی بخاتە دەست خوددا و ئەو بکات بە پشت و پەنای خۆی چ باچی لە کەسی تر هەیە بەڵێ ئەم وشە وشێکی یەکجار بەسوود و پڕمانە و بنرخە چونکە مانای یەکتاپەرستی پاک و خاوێن دەگەێنێ و دانانە بەبێ دەسەڵاتی مرۆڤ و پشت بەستنە بە دەسەڵات و هێزی لە بن نەهاتووی پەروەردگاری خاوەن هێز و دەسەڵات بۆیە بەو پلە بەرزە گەیشتووە هەروەها ئەبێ بەهۆی پەیدابوونی خەزێنەی بەهەشت وەکوو بوخاری لە ئەبوو موسای ئەشعەریەوە ڕیوایەتی دەکات و دەڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرموي يا عبد الله بن قيس ألا أعلمك كلمة هي من كنوز الجنة لا حول ولا قوة إلا بالله واتا أي عبد الله كري قيس آيا وشيكت فير نكم كبشيك لخزين كاني بهشت وتني وشي لا حول ولا قوة إلا بالله كوشي حول واتا قران یان لێزانی بۆ خۆ دەرباسکردن لێرەدا لەبەر کورتکردنەوە لابردنی حەذف هەیە لە نێوان من کنوزی الجەنە و لە نێوان لا حەولە وەلا واتە عەبدوڵڵا وەرامی دایەوە و وتی بەڵێ اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم وشەی لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله پێفەرموو لەم فەرموودە بەنرخەدا ئەمانەی خوارەوەی لێوەردەگیرێت یەکەم یادی خوا شتێکی زۆر گرنگە دووەم ئەم وشەیە یەکێکە لەو یادکردنەوەیە سێەم خوا خاوەنی عەرشە چارەم بەهەشت پڕە لە خەزێنە پێنجەم دروستە بڵێ خوا دەفەرمێ یەقول شەشەم وتنی ئەم وشێ بە دڵ و بە زمان بەڵگەی مسلمانی و ڕاستی ئەو کەسەیە ئەسلەمە عەبدی وەستەسلەم مسلمان بۆ و بەندەی من و گردن کەچە ئەمە بە فەرمودەی قودسی دادەنرێت چونکە فەرمودەی خوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات تێبینی وتنی ئەم وشەیە لا حەول ولا قوة إلا بالله سنەتە کاتێک کە بانگدەر دەڵێ حي على الصلاة وحي على الفلاح سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول ذلك معاوية دەڵێ بیستم لە پێغەمبەری خوداوە صلى الله عليه وسلم كأميد فرمو لو كاتدا فرمودي حفدهم لبرة هشتاو سي عن واثلة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال قال الله تعالى أنا عند ظن عبدي بي فليظن بي ما شاء رواه الطبراني والحاكم بسند صحيح واتا لا واصلوا دجرنوا دڵێ کە بەڕاستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمووی خوای باشکۆ فەرموویەتی من لای گومانی بەندەی خۆمم ئاگاملێتی چ گومانێک لە دڵیدایە جابا چۆن دەیەوێ وا گومان ببات واتە پێویستە مرۆڤ هەمیشە گومانی چاک ببات بە خوای باڵادەست و وا بزانێ کە چاکەی لەگەڵ دەکات و لە دوا ڕۆژدا لێی خۆش دەبێت چونکە خوای خاوەن سۆز و لوتفی بێسنوور نیازی بە سزای کەس نییە هەروەکو بەخشینی کار ناکاتە سەرکەمکردنەوەی نیعمەتەکانی لەم فەرمودەشەوە ئەمانەی خوارەوە وەردەگیرێت یەکەم زانایی بێسنووری خوا ئەوە تا خەتەرەی ناودڵی بەندەی لاشارەوە نییە و هەژماری لەسەر دەکات دووەم بێسنووری خوا لەبارەی دەسەڵاتەوە دەتوانێت لەسەر یەک نیەتی خراپەی ناو دەروون بۆ هەمیشە بەندەی سەرشۆڕ و شەرمندە و داماو بکات و لەسەر یەک نیەتی چاک بۆ هەمیشە بەندەی خۆی خۆشبەخت بکات کەوابوو دەسەڵاتدار و بەخشندەی بێسنوورە پێویستە خاوەن باوەڕان لێی بترسن و
ئومێدی چاکەشی لێ بکەن. هەروەک لە سوڕەی القەسەس ئایەتی 68 دەفەرموێت: وربك يخلق ما يشاء ويختار ما كان لهم الخيرة. واتە و پەروەردگارت دروست ئەکات ئەو شتەی کە ئارەزووی لێبێ و هاڵی دەبژێرێت ئەوەی کە ئارەزووی لێبێ و بۆ مرۆڤ نییە کە بە کەیفی خۆی بکات. سێەم، بێنیازی خوددا واتە خراپە و چاکە، نەزیان بەخوا دەگەێنێت و نەسوود، بەڵکو هەر بەندە خۆی بەوانە تووشی زیان دەبێ. ئەوە تا دەفەرمێت: فليظن بي ما شاء، چۆن گومان دەبات بابی بات. یان لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 176 دەفەرمێت: لن يضر الله شيئا، واتە هیچ زیانێک بەخوا ناگێنن و خدا بەکردەوەی بەندەکانی بە ئاگایە. فرمودەی 18 لاپەڕە 85 عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: قال الله تعالى: أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. رواه أحمد والبخاري ومسلم والترمذي وابن ماجه. واتا لا أبو هريرة درجرنوا كدله براستي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمووی: خۆی باڵادەست فەرموویەتی: ئامادەم کردووە بۆ بەندە شایستەکانم ئەوەی کە نەچاو دیویەتی و نەگوێ بیستویەتی و نەهاتووە بە دڵی هیچ کەسێکدا، بەڵێ ئەمانە هەموو بەڵگەی بەخشینی بێ سنووری خوایە بۆ بەندەکانی، بێ ئەوەی کە هیچ نیازێکی بە هیچ بەندەیەک ببێ. منیش دەڵێم: يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. لێرەدا بێ سنووری دەسەڵات و بەخششی خوامان بۆ دەردەکەوێت سەبارەت بە بەندە چاکەکانی. لێرەشدا پێویستە ئەوە بزانین کە هەموو بەندێکی باوەڕدار ئەو هەموو چاکەیە لەگەڵدا ناکرێت، بەڵکو بەندەی باوەڕداری بۆ خوا گونجاو شایستەی ئەو هەموو نیعمەتانت دەبێ. هەر سەبارەت بەم فەرمودەیە دەڵێن: موسى عليه السلام پرسیاری لە پەروەردگاری کرد کە چ کەسێکە گەورەترین پلەی هەیە لە بەهەشتدا. خوایش فەرمووی: کەسانێکن کە ڕێز و ئیحترامی ئەوان خۆم ناشتومە بە دوو دەستەی خۆم و مۆرم ناوە بەسەریانە، نە هیچ چاوێک بینیویەتی و نە هیچ گوێیەک بیستویەتی و نەهاتووە بە دڵی هیچ کەسێکدا. هەر لەمبارەوە خوای پەروەردگار لە سوڕەی ئەسسەجدە ئایەتی 17 دەفەرموێ: فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. واتا هیچ کەسێک نازانێ من چ چاکێکی دڵخۆشکەرم بۆ شاردووەتەوە لە پاداشتی ئەو ئیشە چاکانەی کە کردویانە. بەڕاستی ژیر و لێزان ئەو کەسانن کە بۆ ئەو شتە بە نرخە شاراوانە چێبەرچێ دەکەن و نەزان و سەر لێ شێوا و ئەو کەسانن کە بەم ژیانە کەم تەمەنە خۆ خڕۆ دەکەن. ئەمەش لەم فەرمودانەوە وەردەگیرێن. یەکەم، ڕێزی خوا بۆ بەندەکانی دەفەرموێ من خۆم ئامادەم کردووە، ئەعدەدتو. دووەم، گونجانی مسلمان لەگەڵ خوددا و پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەرنامەی ئیسلامدا بەهرەیەکی بێنیهایەت گەورەی هەیە. سێەم، فراوانی نیعمەتەکانی خودای گەورە. چارەم، سۆزی بێسنووری خوا بۆ بەندە چاکەکان. پێنجەم، دروستبوونی بەهەشت و نیعمەتەکانی، چونکە دەفەرموێ ئامادەم کردووە، ئەعدەدتو. فرمودەی 19 لاپەڕە 87 عن أبي هريرة رضي الله عنه وقد دخل دار مروان فرأى فيها تصاوير فقال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: قال الله عز وجل: ومن أظلم ممن ذهب يخلق خلقا كخلقي فليخلق ذرة أو ليخلق حبة أو ليخلق شعيرة. حديث صحيح أخرجه مسلم وأحمد أو شعيرة البخاري. واتا لا أبو هريرة دجرنوا دڵێن کاتێ چووە ماڵی مەڕوانی کوڕی حەکەم چەند وێنێکی تێدا بەرچاو کەوت. وتی:
بیستم لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەیفەرموو خوای باڵا دەست و باشکۆ فەرموویەتی چێ هێستم کارتر لەو کەسەی کە شتێک دروست بکات وەکو دروستکراوەکانی من واتە وێنەیەک بچێشێ وەکو وێنەی گیان لە بەران دەی ئەگەر ڕاست دەکات و توانای هەیە لاسای من بکاتەوە با مێرولەیەک دروست بکات یان دەنکە گەنمێک دروست بکات یان دەنکە جۆیەک دروست بکات ئەم فەرمودە قودسیە ئیمامی بوخاری و ئیمامی ئەحمەد و بێجگە لەوانیش بۆیان تۆمار کردوین وشەکان ذەهەب ئەیەوێ ذەڕە مێرولە و بەو شتە وردانەش دەڵێن کاتێ خۆر لە کەلێنەوە دێتە ژوورەوە و شتێ وردی تێدا دەبیندرێت حەبە دانەیە و لەواچێت کە مەبەست گەنم بێت چونکە پاش ئەوە باسی دانەی جۆ ئەکات ئەمە فەرمانێکە بۆ ئەوەی وێنەگران دان بەبێ دەسەڵاتی خۆیان بنێن الئەمر للتەعجیز پێشەچی دەڵێت دەی ئەگەر توانای لاساییکردنەوەی منتان هەیە بچن مێرولەیەک دروست بکەن و ئەگەر توانای گیان لەبەرتان نییە با دانەیەک گەنم یان جۆ دروست بکەن کە دووشتی بێجیانن لە ڕاستیدا وێنەگران توانای دروستکردنی هیچ کام لەوانیان نییە و تەنها ئەوەیە کە لە ڕووی وێنەکانی خوددا وێنە دەگرنەوە و لاسایی ئەو زاتە خاوەن هێز و توانایە دەکەنەوە کە ئەمە تاوانێکی گەورەیە بۆیەوە پەروەردگاری عالەم لێیان تووڕێ و ئەو هێرشە توندا دەکاتە سەریان و ئەو وێنانە بێجگە لەو تاوانە گەورەیە چەندین خراپەی تری تێدایە یەکەم ڕێزگرتن لەو وێنە بێکەڵک و بێجیانە بەڵگەی نەزانینە چونکە ئەو وێنەیە هەست بە هیچ ناکات و سوپاسی کەس ناکات و تۆڵەیش لە کەس ناسێنێ ئیتر ئەو ڕێزگرتنە چ سوودێکی هەیە دووهەم لاساییکردنەوەی بتپەرستانە سێهەم خۆ چواندنە بە بێباوەڕانەوە چونکە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت من تشبه بقوم فهو منهم هەر کەسێ خۆی بچوێنێ بە گەلێکەوە ئەوە لەوان دادەندرێت زانای بەناوبانگ ئیبن بەطال دەڵێ ئەبوو هوڕەیرە وێنەی سێبەردار و بێسێبەری لاوەک یەک بووە بۆیە ڕەخنەی لە وێنە چێشتاوی سەر دیوار گرتووە هەروەها ئەم نووسەرا لێرەدا قسەیەکی شێخ ئەحمەد شاکری هێناوە ئێمەیش هەوڵ دەدەین پۆختەیەکی بخەینە بەردەم ئێوەی بەڕێز بە هیوای سوود وەرگرتنەوە شێخ ئەحمەد دەڵێ لە تەواوی ئەم چەرخەدا دەبیسین لە پیاوانێکی گەورە کە بەزانا دەناسرێن بەڵام ئێمە خۆمان لەوانمان نەبیستووە کە ئەوان هەموو وێنەیەکیان بەڕەوا زانیوە لەوانەش هەیکەلە نەفرین لێکراوەکانیشە بۆ نزیکبوونەوە لە گەورەکانیان کە ئەیانویست بۆ لە بیرچوونەوە هەیکەلی باوکە تاوانبارەکانیان دروست بکەن هەروەها دانانی هەیکەلی یارمەتیدەر و سەرکەش و دووڕوەکان پاشان بۆ نزیکبوونەوە لە بیر و باوەڕی بتپەرستی ئەو ئەوروپایی کە باڵی کێشا بووە سەر میسر و باقی وڵاتانی ئیسلامی بە سیماکی بتپەرستی ڕوت بە هەموو شێوەکانیەوە و ڕێز لێگرتنیان بە دانانی چەپکە گوڵ و ڕەیحانە لە سەریان و بەرەوڕوو ڕۆیشتنیان بە شێوەیەکی بتپەرستی تەواو هەتا هەندێک جار ئاگری لا دائەندرا بەڵگەی ئەمانەی کە ئەم ئیشە ناپەسەندانەیاندانە لە ئەوەڵ جاردا و ماوەیاندا کە هەیکەل دانرێت بە فتوایەکی ناڕاست و گومڕاکەر ئەوە بوو کە ئەو بڕیارە ڕاست و دروستانیان بە چەواشەیی پێشانیان دەدا و دەیانوت مەبەستی شەڕال لە قەدەغەکردنی ئەو وێنە و هەیکەلانەدا ئەوە بووە کە ئەوان تازە لە بتپەرستی ڕزگار ببوون لەبەر ئەوە نەوەک جارێکی تر بگەڕێنەوە بۆ بتپەرستی بەڵام ئێستا زمانێکی زۆر بەسەر ئەو بتپەرستیەدا تێپەڕیوە کەواتە هۆی قەدەغەکردنی نەماوە و خەڵک ناگەڕێنەوە بۆ بتپەرستی ئەوانە لە بیریان چۆتەوە ئەو بتپەرستی کەوا لە بەرچاویاندایە بۆ خۆنزیکردنەوە لە گۆڕ و خاوەن گۆڕەکان و پەنا بۆ بردنیان لە کاتی ناخۆشی و تەنگانەدا ئەوەی ڕاستی بێ بتپەرستی گەڕاوەتەوە و کارێکی گرنگی کردوەتە ناو دڵەکان بێ ئەوەی کا خاوەنەکانیان هەستی پێ بکەن بەڵکو ئەو هەموو دەقا النصوص ڕاستە و خۆیانیان لەبیر چوەتەوە لەبارەی قەدەغە و هۆی قەدەغەبوونیانەوە بەڕاستی ئێمە سەرمان سوڕ دەمێنێ لەم لۆچوونە نەزۆکە و لەم ئیجتیهادە پێچراوەیە و ئێمە وامان دەزانی کە ئەوان شتێکیان داهێناوە کە کەسی تر پێشیان نەکەوتووە ئەگەرچی لۆچوونێکی بەتاڵە و ئاشکرایە بەتاڵیەکەی تا بۆمان دەرکەوت کە ئەمانەیش لەو لۆچوونە بەتاڵەیشدا هەر پەیڕەون و لەو ئیجتیهاد و وەرگرتنانەیشیاندا دزن چونکە دیمان ئیمامی حافظ و
حجەی کوڕی دەقیق العید قسەی وەکو ئەوان دەجێڕێتەوە و بەڕەوانترین و بەهێزترین بەڵگا بەرپەچیان دەداتەوە لە پەڕاوەکەیدا ئیحکام الأحکام شەرح عومدەت الأحکام لە ڕاوەکردنی فرمودەی عایشەدا کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی کوڕی دەقیق العید دەڵێ لەم فەرمودەیەدا بەڵگە هەیە لەسەر حرامبوونی ئەو جۆرە ئیشانە دروستکردنی وێنەی پیاوچاکان و دروستکردنی مزگەوت لەسەر گۆڕەکانیان بەڕاستی ئاشکرایە و پاڵپشتی یەکتر دەکەن چەندین بەڵگەی شەرعی لەسەر قەدەغەبوونی وێنەگرتن و وێنە هەڵواسین و بەڕاستی زۆر دوو ڕۆیشتووە ئەو کەسەی کە وتوویەتی ئەوە کەڕاهەتی هەیە ئەو سەخت گیریە تەنها بۆ ئەو سەردەمە بووە لەبەر نزیکان لە بتپەرستیەوە و ئەم چەرخەی کە ئیسلامی تێدا بڵاو بووەتەوە و بناغەکانی بە تەواوی دامەزراوە ئیتر ئەو سەخت گیریەی پێشووی ناوێت ئەم قسەیە لای ئێمە بە تەواوی هەڵەیە چونکە لەم فەرمودانەدا هەواڵی سزای وێنەگران باز دەکات و پێیان دەوترێ ئەحیوا ما خەلەقتم زیندووکەنەوە ئەوەی کە دروستان کردووە لە ڕاستیدا ئەمە هۆیەکە بۆ حرامبوونی وێنە کە پێچەوانەی قسەی ئەو کابرایە هەروەها لە فەرمودەی تردا هاتووە المتشبهون بخلق الله ئەوانەی کە لاسایی دروستکراوەکانی خوددا دەکەنەوە و وێنەی دەچێشن و ئەمە هۆیەکی گشتیە و سربەخۆیە و گونجاوە علة عاما مستقلة ومناسبة تایبەت نییە بە هیچ کاتێکەوە و بە هیچ وێنەیەکەوە گیان لەبەر و بێگیان سێبەردار و بێسێبەر و بۆ ئێمەیش نییە کە دەست بخەینە ناو ئەو هەموو دەقە زۆر ڕۆشنانەوە بەمانایەکی خەیاڵیەوە بڵێن لەوانەیە ئەمەی مەبەست بێ لەگەڵ ئەوەیشدا کە ئەو وشەیە بێجگەلەوەی کردووە بەهۆی قەدەغەکردن کە بریتێ لە تواندن بە دروستکراوەکانی خوددا التشبيه بخلق الله شێخ ئەحمەد شاکر دەڵێت ئەمە ئەوەیە کە ئیبن دەقیق العید 670 ساڵ لەمە پێشوتوویەتی بۆ پەرپەزدانەوەی ئەو گەلەی کە لەو سەردەمەدا گاڵتێن بەم دەقانە و نوسوسانە کردووە لە پاشە ئەم فتووا دەرە گومڕاکەرانە و پەیڕەوە هەڵقە لە گوێ و نەزانەکانیان یان ئەو بێ ئاین و تێکدەر و ڕوخێنەرانە هاتن و هەمان مەبەستیان تازە کردەوە و دەستیان کرد بە گاڵتەکردن بە دەقی فەرمودەکان هەروەک پێشوەکانیان ئەو ئیشە ناپەسەندانەیان دەکرد بەڵێ بەهۆی ئەو فتووا نەزانانەوە وڵاتەکانمان پڕ بوون لە بتپەرستیەکی ناپەسەند و ناقۆڵا اینجا هەیکەلەکان دانران و وڵاتیان پێپڕکرایەوە بۆ ڕێزلێنان لە یادی خاوەن هەیکەل و بە گەورەکردنیان لە پاشە بە ئێمە دەڵێن ئەم هەیکەلانە بە مەبەستی گەورەی ئەوان نییە اینجا زیاتر بەرەو کوفر و بتپەرستی ڕۆیشتن و بۆ ڕێزلێنان لە خاوەن هەیکەل هاتن هەیکەلەکانیان بەرز کردەوە بەڕاستی نەهاتنە مەیدان لە وێنەگرتندا تا ئەو لۆچوونە هەڵەیە بەڕەوای دانا بۆیە لە ڕاستیدا ئەمە بێجگە لە بتپەرستیەکی ناقۆڵا هیچ شتێکی تر نییە وەخوای گەورە لە پەڕاوەکەیدا بە دەقێکی ڕاستەخۆ کە هیچ ئەملاو ئەولایەک وەرناگرێت لا يحتمل التأويل قەدەغەی کردووە و هەر بە بۆنەی ئەم فتووا نەزانانەوە دەوڵەتێک کە خۆی بە دەوڵەتی ئیسلامی ئەزانێ و لە وڵاتێکی ئیسلامیدایە شتی وای دروست کردووە و ناوی ناوە مەدرسەتی فنون الجەمیلە یان کولیە فنون الجەمیلە یەک پەیمانگەی داوێن پیسی تەواو و ڕۆشنی دروست کردووە بەسە بۆ بەڵگە لەسەر ئەم قسەیە کە تەنیا ئەو قوتابیە لە ڕێلادەرانە لە کوڕۆکت دەچنە ناویەوە کە هەموو شتێک بە حەڵاڵ دادەنێن و تێکەڵاون نە ئاین و نەداوێن پاچی و نەشتی تر نانگەڕێنێتەوە وێنەی ئەو ئافرێتە داوێن پیسە گۆرانی بێژانە دەچێشن و ئەوان هیچ شەرم ناکەن لە وەستان و دانیشتن و ڕاکشان بەڕووتی و بە هەموو شێوێکی داوین پیسانە و هەموو شتە فریودەرەکانی لەش دەرەخەن و هیچی ناشارنەوە و بەرگری لە هیچ ناکەن لە پاشا بە ئێمە دەڵێن ئەمە فەنە نەفرینی خۆیان لێبێ و نەفرینی خوایش لەو کەسە بێ کە بەمە ڕازیە یان بێ دەنگە بێ لێی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەحمەد شاکر وێنە حرامە بە هەموو شێوەکانیەوە چ سێبەردار و چ بێ سێبەری مەگەر مەبەستێکی شەرعی هەبێ لە دروستکردنیان و بەکارهێنانیاندا وەکو بوچی یاری کچان و فێرکردنی قوتابیانی پزیشک بەو مەرجەی ئەمانەیش بە شێوەیەک نەبن کە بەرەو بێڕەوشتی خەڵکی ڕاکێشن ئیمامی نەوەوی دەڵێ وێنەی گیان لەبەر زۆر حرامە و جوداوازی نییە چ دروستکردنەکەی بۆ گاڵتە پێکردن بێ یان ڕێز لێگرتن چونکە دروستکردنی حرامە بە هەموو شێوەیەک ئیتر لەسەر لیباسدا بێ یان لەبەرد یان دار یان دینار یان فلس
یان کاسە یان دیوار یان بێجگە لەوانش، بەڵام وێنەی ئەوانەی کە گیان لەبەرنین حرام نییە. ئیبن حەجەر دەڵێ پاڵپشتی ئەم قسەیە چ سێبەردار بێ چ بێ سێبەر ئەو فەرمودەیە کە ئیمامی ئەحمەد لە عەلیەوە باسی دەکات و دەڵێ أن النبي صلى الله عليه وسلم قال أيكم ينطلق إلى المدينة فلا يدع بها وثنا إلا كسره ولا سوره إلا لتخها أي تمسها. كامتان دەچن بۆ مەدینە بتڵێک ناهێڵنەوە مەگەر بیشکێنن و هیچ وێنەیەک مەگەر بیکوژێننەوە. جا لەو فەرمودەیە ومن عاد إلى صنعة شيء من هذا فقد كفر بما أنزل على محمد. وهر کەسێک دیسان ئەم ئیشە بکاتەوە ئەوە بێباوەڕە بەوەی کە ڕەوانەکراوە بۆ محەممەد صلى الله عليه وسلم. خەتابی دڵێ بۆیە تۆڵەی وێنەگر ئەوەندە گەورەیە چونکە وێنە لەوانەیە کە بێجگەل لەخوا بەنداتی بۆ دەکرێت و چونکە وێنە بە تەماشاکردنی کابرات دەخەڵەتێنێ و هەندێ لە خەڵک حەزی لێ دەکات. پوختەی قسەکانمان لەبارەی ئەم فەرمودەوە کە لێی وەردەگیرێت ئەمانن: یەکەم، حرامە گرتنی وێنەی گیان لەبەر چ سێبەردار بێ چ بێ سێبەر بە هەر مەبەستێک بێ و لەسەر هەر شتێک بێ وێنەگەر تاوانبارە. دووەم، حرامە هەڵواسینی وێنە وەکو لەم فەرمودەدا هاتووە لا تدخل الملائكة بيتا فيه كلب ولا تصاور وفي رواية معمر ولا صورة. فریشتە ناچێتە ماڵێکەوە کە سەجی تێدا بێت یان وێنەی تێدا بێت، بەڵام باسی تەماثیل سەبارەت بە جنۆکە فەرمانبەرەکانی سولەیمان نابێ بە بەڵگە لەسەر حەڵاڵیەتی بە دوو ڕێگە. یەکەم، دەگونجێ ئەوە دروست بێ لە شەرعی ئەوانەدا بەڵام لە شەرعی ئێمەدا قەدەغە کراوە. دووەم، چێ دەڵێ ئەو تەماثیلانە هەیکەل بوون بەڵکو دەگونجێ هەیکەلی شتی بێجیان بن. جا هەر کاتێکی ژوشە چەند قسەیەکی لێوەرگیرە نابێ هەر هەوڵدرێت کەمانەی مشکیلی بەسەدا بسەپێنرێت. سێم، ئەگەر مەبەستێکی شەرعی هەبوو لە وێنەگرتندا و ڕێگایەکی شەرعی تری نەبوو ئەوە ئەو وێنەگرتنە دروستە و بوونیشی لە ماڵدا تاوان نییە، وەکو بووچی کچان و وێنەی فێرکردنی علمی و پزیشکی بۆ پزیشکان و کارتی پێناسی و هاتوچۆ وێنەکانیان، چونکە وەبەر یاسای الضرورات تبيح المحظورات پێویستیەکان بەرگیری کراوەکان حەڵاڵ دەکات ئەکەوێت کە ئایەتی إلا ما اضطررتم و فەرمودەی لا ضرر ولا ضرار ئەو یاسایە پەسند دەکەن، بەڵام ئەمیش بە ئەندازەی پێویست ڕەوایە بە گوێرەی یاسای الضرورات تقدر بقدرها پێویستیەکان دائەندرێت بە ئەندازەی خۆیان. چارەم، وێنەیە کە لە ڕووی پۆشاک بێ دروستکردنەکەی حرامە و پۆشینەکەی چاک نییە، بەڵام حرام نییە لەبەر ڕیواەتی إلا رقما في ثوب مەگەر وێنەکە لەسەر پۆشاک بێ و بەلابردنی پۆشاکەکە خراپ بێت. پێنجەم، چوونە ژوورێکەوە کە وێنەی تێدا هەڵواسرا بێ مەکروهە لەبەر فەرمودەی فقام النبي صلى الله عليه وسلم بالباب فلم يدخل. پێغەمبەر صلى الله عليه وسلم لە قاپیەکەدا وەستاوە و نەچوە ژوورەوە، ناڵێن حرامە لەبەر فەرمودەی أميطي عني فإنه لا تزال تصاوره تعرض لي في صلاتي وتا لاي بلام بەڕاستی وێنەکەی هەر بەرچاوم دەکەوێت لە نوێژەکەمدا. ئەگەرچی دەگونجێت ئەم وێنەی دووهەمە وێنەی بێجیانەکان بێت کە بەڕاستی من ئەم احتیمالەیش بنزیک دەزانم لەبەر تێکگیرانی فەرمودەکان. شەشم، نەفرین کراوە لە وێنەگر وەکو لە فەرمودەی کە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی نەفرینی کردووە لەوەی کە سوء ئەخوات و سوء ئەدات و ئەو ئافرەتەی کە خاڵ دەکوتێ و ئەوەی کە داوای خاڵکوتین دەکات و ئەو کەسەی کە وێنەش دەگرێ. هەفتەم، وێنەگر داوای لێ دەکرێت کە لە ڕۆژی قیامەتە گیان بکات بەبەر وێنەکەی و ئاشکرایشە ناتوانێت گیانی تێ بکات، جاتا ئەو کاتەی کە خوددا مەیلی لێ سزای دەدات. ئەگەر بۆ پەرستن نەبێ ئەجینا سزاکەی هەتایە و نابڕێتەوە، چونکە کافر دەبێ بەو ئیشە مادەم بەر لە مردنی لەو تاوانە پەشیمان نەبوو بێتەوە، وەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک وێنەیەک دروست بکات لە دنیادا لە دوا ڕۆژدا داوای لێ دەکرێت کە گیانی تێ بکات و ناشی توانێت گیانی تێ بکات. لە کۆتاییدا وا چاوەنوار لە مسلمانان دەکەین کە بە خۆیاندا بێنەوە و گاڵتە بە فەرمودەکانی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم نەکەن و بە کەیفی خۆیان مانای نەکەن و نەیگۆڕن، چونکە خوای گەورە لە سوڕەی ئەننوور ئایەتی 63 دەفەرموێت
فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. واتە با بترسن ئەو کەسانی کە دژایەتی فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەن لەوەی کە دووچاری بەڵایەکی گەورەی دنیایی ببن یان دووچاری سزایەکی دەرناکی دواڕۆژ. دەی ئەوەی کە ئێمە باسمان کرد هەوڵماندا کە زۆربەی دەقەکان سەبارەت بە هەیکەل و وێنە باز بکەین تا خۆتان چاکتر تەماشا بکەن و سوودی زیاتری لێوەربگرن بۆ زیاتر ڕوونبوونەوە دەتوانن تەماشای فەتح الباری بکەن. دەی ئەوەی کە ئێمە باسمان کرد هەوڵماندا کە زۆربەی دەقەکان سەبارەت بە هەیکەل و وێنە باز بکەین تا خۆتان چاکتر تەماشا بکەن و سوودی زیاتری لێوەربگرن. باوەڕداران پێویستە لە پاشە ڕۆژی خۆیان بترسن و بزانن هاتنی دنیامان تەنها بۆ تاقیکردنەوەیە و هیچی تر. باوا نەزانن کە هەرچی لە لای ئەوان سوودێکی دیاری نەبوو نابێ وابێ و نابێ بۆ ترێت. وێنە کێشان و ئەو شتانەی تر کە لە ئیسلامدا قەدەغە کراون هەرچەند زیانیشیان ئاشکرا و ڕوونە. ئەگەر زیانیشیان نەزاندرێت نابێ باوەڕداران بە بیانووی جۆرە و جۆرەوە حەڵاڵی بکەن و لە دەقە ئاشکرا و ڕوونەکان لادەن. خوا ڕۆژی شەممەی قەدەغە کرد لە جوولەکەکان کە ڕاوی ماسی تێدا بکەن کەچی هەر لەو ڕۆژەیشدا ماسی بە لێشاوی بەناو دەریادا دەگەڕان. ئەوانیش دەستیاندایە تەئویلی دەقەکان و بە فێڵ و فۆڕ ئەیانویست خۆیان لەو دەقانە لادەن و لە قەراغی ڕووبارەکاندا چاڵاویان هەڵ ئەکەن تا ڕۆژی شەممە ماسی تێبچێت و یەک شەممە بیگرن و چەند شێوەیەکی تر لەم قەبیلە و قوماشە. بەڵام ئەو تەئویلاتە و لادان لەو دەقانە بە فێڵ هیچ سوودێکی پێنەدان و سەرنجام بەر نەفرینی خواکەوتن. بەڵام ئەمڕۆ ئێمەی باوەڕدار لاسایی ئەوان دەکەینەوە زۆربەی هەرە زۆری دەقەکانمان لاداوە و بە پێچەوانەیانەوە ڕەفتار دەکەین و لافی ئیسلامی و دڵسۆز بۆ ئیسلام و دەیان قسەی گەورەتر لێ ئەدەین. ئایا بڵاوبوونەوەی وێنە بەو شێوەی کە هەموو ماڵێکی گرتووەتەوە بێبەرنامەیە؟ دڵنیابن لە سەدا نەوەدی ئەگەر نەڵین زیاتریش نەخشە و پیلانە دژی ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ تێکدانی ڕەوشتی مسلمانانە. زۆربەی هەرە زۆری ئەو وێنانەیش هی ئافرەتە. جا ئێمە وەکو ئەرکێکی ئاینی باز دەکەین تا لە پاشە ڕۆژدا هەر ئەو خەڵکەی کە ئەمڕۆ ئەمەی بەلاوە پەسەندیە یەخەمان دەگرێت چونکە لە ڕیوایەتە هاتووە کە لە ڕۆژی عەشا لەو کاتە پڕمەترسیەدا کابرا بەڕێدا دەچێت سەیرەکات کەسێکی تر دێتە ڕێگای و داوای مافی خۆی لێ دەکات. ئەمیش دەڵێت من تۆ ناناسم، ئەو دەڵێت من تۆ دەناسم بەو نیشانەی کە فلان ڕۆژ یان لە فلان شوێندا من بە ئیشێکی بێشەرعیەوە خەریک بووم تۆ داد بەلای مندا و بێدەنگ بوویت. ئێستا من ئەو مافم لەلاتە چونکە ئەگەر ئەو کاتە بە منت بووتایە من وازم لێ دەهێنا.